دوو بژاردا لە بەردەم نەوتی هەرێمی کوردستاندایە. پسپۆرێک دوو پێشنیار دەداتە وەزارەتی نەوتی عێراق بۆ چارەسەرکردنی گرفتی نەوتی هەرێم. ڕۆژی شەممە 31 ئابی 2024 گۆڤەن شێروانی ڕاوێژکاری پسپۆر لە کاروباری نەوت دوو بژاردەی دەستنیشان کرد بۆ دەستخستنەوەی داهات و بەکاربردنەوەی نەوتی هەرێم کە ماوەی ساڵ و نیوێکە بە فیڕۆچووە. شێروانی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەغداد اليوم ڕایگەیاند بە پێی یاسای بودجەی گشتی حکوومەتی فیدراڵی کە پەیوەندی بە هەناردەکردنی بڕی بەرهەمهێنراوی نەوتی ناوخۆی هەرێمەوە هەیە لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە لایەنی معنی عێراقە، واتە حکوومەتی فیدراڵی هەم لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە دەتوانێت هەناردەی بکات و توانای هەناردەکردنی هەیە، هەمیش دەتوانێت ئەو بڕا بدات بە پاڵاوگە ناوخۆییەکان. بەمەش بڕێکی زۆر لە گرفتی کەمی بۆ پاڵاوگە ناوخۆییەکان چارەسەر دەکات. ئاماژەی بەوەش کردووە وەزارەتی نەوتی فیدراڵی نەیتوانیوە چارەسەرێکی گونجاو بۆ قەیرانی نەوتی هەرێمی کوردستان بدۆزێتەوە، چ بە هەناردەکردنی بێت یان تێکەڵکردنی لەگەڵ بەرهەمی ناوخۆیی و بەکارهێنانیان بڕێکە ماوەی ساڵ و نیوێکە لە دەست دەچێت. بەکارهێنانی هەریەک لە بژاردەکان بە واتای کۆتایی هێنان با قەیرانی نەوتی هەرێم و پێدانی باجی کۆمپانیاکانی نەوت و کۆمپانیاکانی گواستنەوە و بەرهەمهێنان و تێپەڕاندنی کورتێنانی بودجە، هەروەها بەکارهێنانی ئەم بڕا زۆرەی نەوتی ڕۆژانەیە کە ساڵ و نیوێکە بۆتە هۆی لە دەستچوونی ملیاران دۆلار بۆ وڵات. پێشتر تورکیا لە 25 ئازاری 2023 هەناردەی نەوتی هەرێمی لەسەر سکاڵای حکوومەتی عێراقی بە بڕی 450,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە ڕێگای بۆری نەوتەوە ڕاگرت بوو کە بۆری هەناردەکە لە هەرێمی کوردستانەوە درێژ دەبێتەوە بۆ بەندەری جەیهانی تورکیا. بڕیارەکەی تورکیا بۆ ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێم لە دوای بڕیارێکی دادگای ناوبژیوانی پاریسەوە هات کە ژووری بازرگانی نێودەوڵەتی دەری کرد و تیایدا بڕیاریدا تورکیا بە بەهای 1 ملیار و 500 میلیۆن دۆلار قەرەبوو بداتەوە بە بەغدا. ئەمەش بۆ ئەو زیانانەی بەهۆی هەناردەکردنی نەوتی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەری کەوتووە بەبێ مۆڵەتی حکوومەتی فیدراڵی لە نێوان ساڵانی 2014 بۆ 2018. لە ئێستاشدا بە وتەی پسپۆڕان زیانەکانی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە 13 ملیار دۆلار.